پێویستە لەسەرتان کە دەگاتە قۆناغەکانی سەروی ئاسی ئامادەی کە ئەوی زانکۆپی ماگەکانن بوارێک هەڵژێرێ کە خۆی شارەزایی تیاابێ و پێشتر ئەزمموی کردبێ نەوەک لە ڕێگەی دایک و باوکانەوە یان هەندانی کۆمەڵێک هاوڕێ یاخود مامۆستایەک لە ئامادەی کاریگەری ئەوانی با لەسەر نەبێت چونکە ئەمە شتێکە بۆ خودی خۆی دەگەڕێتەوە نەوەکو پێوەدی هەبێ بە ڕۆژێک لە ڕۆژان ئەتۆ بچیەوە لای ئەو مامۆستای قسەی لەگەڵ گەدیان ئەو هاوڕێ لەسەر بوارەکە قسە بکەی نەخێت. سەبارەت بە دایک باوکی خوێندکاران هیوادارم زەغت لە قوتابیەکان نەکەن ڕێگەیان پێ بن سەپۆرتیان بن پشتگیریان بکەن پاڵپشتیان بن بۆ هەڵبژاردننی ئەو بەشت کە خودی خۆیان خودی خوێندکارەکە قوتابێکە خۆی حەزەکات لەو بەشەیان لەو ئاستە بخێنێت. لە زانکۆکاندا منداڵان کوڕان ئافرەتان بە بیر و بۆچوونی خۆیان چ بەشێ هەڵەبژێرن ئازادن و داوای دایک و باوکانەکەم ڕێیان لێ نەگرن ڕێگریان لێ نەکەن بە پێچەوانەوە ئەگەر بێت و ڕێگری لەو قوتابیانە بکرێت کە بە ئارزوو زەوقی خۆیان نەخوێنن دوای تووشی کارەساتە بن تووشی موەسساتە بن تووشی خەفەت و مەینە دەبن. به نظر من خیلی خیلی مهمه که دخترها و پسرای ما بتونن به آرزوی خودشون و به دل خودشون رشته‌های دانشگاه خودشون رو انتخاب کنن، چون که اگه به دل خودشون باشه و به آرزوی خودشون باشه مطمئنا تو اون رشته‌هایی که انتخاب میکنن موفق‌تر میشن. پس امیدوارم که پدر و مادرای ما به این نتیجه برسن که از سر اجبار و خودشون رشته واسه بچه‌های خودشون انتخاب نکنن.